ئەو دەرگایی کە 2 ساڵە حزبەکان دایانخستووە پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوو هەر حزبەکان بەڕێکەوتن بێکەوە بیکەنەوە. ئێستا زیاتر لە هەموو کات چانسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان زیاترە. لە پەرلەمان دەستکراوە بە ئامادەکاری بۆ دەستپێکردنەوەی دانیشتەکان و جوڵە کەوتۆتەوە پەرلەمان. ڕاوێژکارێکی سەرۆکاتی پەرلەمان دەڵێت ڕەنگە لە شەو ڕۆژێکدا بڵێن پەرلەمان کارا دەکرێتەوە. چاوەڕێ ئەوە دەکەینێ و پێشمان وایە بەپێی اتفاقاتی سیاسی ڕەنگە لە شەو ڕۆژێکدا لەپڕ برێن دانیشتێکی پەرلەمان ئەنجام دەدرێت. بۆیە هەموو بەشەکانی پەرلەمان ینی هەمیشە کارەکانی خۆیان وارێک خستووە یاخود کارەکەم بەو ئاراستەیە بەڕێ دەکرێت کە لە هەر لەحزەیەکدا داوا بکرێت پەرلەمان کارا دەکرێتەوە. بەشەکان ئامادەیان هەیە. پەرلەمانتاران لە 2 ساڵی ڕابردوو لە هەمووان زیاتر ئازاری پەکەوتنی پەرلەمانیان چەشت. پەرلەمانتارانی 3 فراکسیۆنە گەورەکەی پەرلەمان یەکێتی و پارتی و گۆڕان دەڵێن ئامادەین بۆ دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان. پەرلەمانتار پتر ji her kesekê û layênekê em dixwazin ku perleman kara bîdin û perleman bikevîte ser sika xwe ya serekiya îşa. ئێمە پێشوازیەکەین لەوەی کە لەسەر بنەمای قانونی و دادی کۆمەڵایەتی پەرلەمان دەست بەیژەکانی کاتەوە. حزب و لایەنە سیاسەکان بڕیاری لەسەر بدەن ئامادەین هەر شتێک لە پێناو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بیکەین. لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2015 بەڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان پەچی کەوت. دوای ئەو وادەیە سەدان کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بێ ئەنجام بەڕێوە چوون. بەڵام ئێستا خەریکە حزبە سیاسیەکان دەگەنە ڕێکەوتن و پەرلەمان لە پەخراوی ڕزگار دەکەن. لە پەرلەمان هەموو ئامادەکاریەکان تەواو کراوە بۆ ئەوەی دانیشتەکانی پەرلەمان دەست پێ بکەنەوە. ئێستا تەنیا ئۆکەی حزبەکان ماوە بۆی سەرۆکی پەرلەمانی کوردستان بێتەوە هەولێر و بانگێشتی پەرلەمانتاران بکات و لێرە کۆبوونەوە ئاساییەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ بکەنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.